بەپێی زانیاریەکانی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی بەهۆی بەردەوامی هاوردەکردنی مریشکی بەسوو لە چەند مانگی ڕابردوودا کێڵگە پەلەوەریە ناخۆییەکان 38 ملیار و 750 ملیۆن دینار زیانیان بەرکەوتووە. جێگری سەرۆکی کۆمەڵەکەش دەڵێت زیانەکان بەوەی بێپلانی حکومەتەوەیە و بەو جۆرەش بڕوات زۆرینەی کێڵەکانی بەخێوکردنی پەلەوەر دادەخرێن. بەداخێکی زۆر گەورە و گرانەوە لە کاتێکی تریشدا تا ئەم دەقی منم قسەی لەگەڵ جەنابتان ناکەم مریشکی تورکی بە 100 تەن و بە 500 تەن و لەوانەیە بە 10,000 تەنیش بێت داخلی هەرێمی کوردستان بێ. ئێمە لە کاتێکدا لە هەموو هەرێمی کوردستان داواتە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان زیاتر لە 2 ملیۆن نەفەر بەعیشی مریشکەوە خەریکین، واتە بە پرۆژە و حرەس و کابرای غاز و گاز و دەرمان فرۆش و مریشک فرۆش و جوملەچی و تقریبا 2 ملیۆن نەفەر ئێمە لە هەموو هەرێمی کوردستاندا بەم عیشەوە خەریکین، واتە تاکەشت مابێ لە هەرێمی کوردستاندا بەس مریشکە و بەیتی پلاستیکێ، بەڵام زۆر بەداخەوە خەریکە مریشکیش لە ناوچێ. بەپێی ئەو بڕیارانەش کە لەو بارەیەوە دراون پێدەچێت لە ئێستا بەدواوە حکومەتی هەرێم باجە ڕسومات لەسەر هەناردەی بەرهەمە ناخۆیەکان بەتایبەت مریشک نەهێڵێت، هەروەک باجی زیاتر بخاتە سەر مریشکی بەستوو تا بەرهەمی ناوخۆ برەوی زیاتری پێ بدرێت. سەرۆکی ژووری بازرگانی سلێمانیش دەڵێت بەبێ بەرنامە و لێپێچینەوە ڕۆژانە مریشک لە سنوورەکانەوە هاوردە دەکرێت لە کاتێکدا دەبوو حکومەت زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆی بدات. مریشێکی بەستوو بەبێ بەرنامە و بەبێ هیچ ڕەچایەک بۆ ئەم کێڵگە پەلەوەریانە بە ڕۆژانە داغڵ ئەبێ هەتا ئەم کاتێک کە من لەم تەمەرە باسیەکەم داغڵ ئەبێ کە منش بەڕاستی گرژیەکی دروست کرد و کێڵگەکان تووشی زەر و زیانیشی گەورە بوون و ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بیرۆکەیەکمان داڕشکەوە مەسحی قاعی دەواژنەکان بکرێ کە بزانین چەند قاعی دەواژن بە حقیقەت لە شاری سلێمانیە هەیە لەسەر بودجەی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی کشتوکاڵی سلێمانی. خۆشبەختانە ئیسا ئەوان لە مەسحەکان لەوانێت لە چەند ڕۆژی داهاتوودا مەسحەکە بەردەست ئێمە بکەیە و ئێمە داواشمان لە یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان کرد کە بە هەمان شێوە لە دووەکو هەولێریش هەمان مەسحەکەن ئەوانیش بڕارەکەی ئەمەیان پەسەند کرد و ئیسا ئەوانش دەبواری جێبەجێکردنتان. لیژنە تایبەتمەندیەکانی قایمقامێتی سلێمانیش دەڵێن ماگانە بڕی هاوردەی مریشک و نرخەکانی دیاری دەکەن، بەڵام هۆکاری دەستکاریکردنی ڕێژەی هاوردەکردنی نازان و ئەوان بەپێی خواستی پارێزگاکان داوای مریشکی بەسوو دەکەن، لە هەمان کاتدا نازانن کێ دەستکاری بڕەکەی دەکات و لەکوێوە هاوردە دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.